گۆیژە بۆچی سووتێنرا؟ ئەرێ بەڕاست گۆیژە خۆی سووتە یان بانقەست ئاگری تێبەردرا. پایتەخت میدیا دەستی بە زانیاری نوێ گەیشتووە نهێنیەکانی پشت سووتانی گۆیژەتان بۆ ئاشکرا دەکات و پێتان دەڵێت بۆ و بۆچی گۆیژە سووتێنرا. ماوەیەکی زۆرە 5 وەبەرهێنەر کە بەشێکیان لەگەڵ سەرکردەکانی یەکێتی کار دەکەن و کار بۆ ئیدارەی گشتی یەکێتی دەکەن داواکاریان پێشکەش کردووە بۆ ئەوەی پرۆژە لە چیای گۆیژە ئەنجام بدەن. بەڵام بەهۆی ناڕەزایی خەڵکی سلێمانی کارەکانیان بە کاتی وەستێنرا تاوەکو دوێنێ دووشەممە ڕوبەری 200 دۆنم لە دارستانی شاخی گۆیژە سووتێنرا و ئێستا سەرمایدارەکان ڕکابەری دەکەن لەسەر بەدەستێنانی ئەو شوێنە بۆ دروستکردنی چەندین شاری جیاواز. دارەکانی چیای گۆیژە تەمەنیان 6 ساڵ زیاتر بوو کە لە سەردەمی عەبدولکەریم قاسم و ئەحمەد حەسەن بەکر ڕۆیندران کەچی ئێستا لە پێناو گیرفانی سەرمایەداران ئاگر لە گۆیژە بەردەدرێت. سووتانی گۆیژە یەکەم ڕووداوی سووتانی دارەکان نییە. پێشتر دارسنۆبەرەکانی ڕێگەی تاسوولجا لەلایەن وەبەرهێنەرێکەوە هەڵکێشران بۆ ئەوەی لەو شوێنە پرۆژەیەکی نیشتەجێبوون دروست بکرێت. دواتر بۆ ئەوەی هیچ بەڵگەیەک لەسەر هەڵکێشانی دارەکان نەمێنێت تەواوی تۆماری کامێرەکانی سەر ئەو ڕێگایە سڕدرا، بەڵام ناڕەزایەتی خەڵک پرۆژەکەی ڕاگرت. شاخی گۆیژە تەنها یەک پاسەوانی هەبوو، ئەویش ساڵی ڕابردوو خانە نشین بووە و ئێستا بێ پاسەوان ماوەتەوە بەپێی ئاماری سەرچاوێکی تایبەت کە بە پایتەخت میدیای داوە. لە ماوەی 4 ساڵی ڕابردوو 13,000 دار سنۆبەر لە سلێمانی سووتێنراوە و زیاتر لە 4,000 دار هەڵکێشراوە. ئەمەش تەنها لە پێناو دروستکردنی پرۆژە و قازانج بۆ گیرفانی بازرگانەکان. پایتەخت میدیا زانیوەتی نزیکەی نیوەی چیای گۆیژە دابەش کراوە بەسەر چەندین وەبەرهێنەر کە بەشێکیان مۆڵەتی دەستپێکردنی کاریان هەیە و بەشێکیان لە هەوڵدان بۆ ئەوەی کارەکانیان دەست پێ بدەن. بەهای خانوو شوقا لە پرۆژەکانی بناری گۆیژە زۆر زیاتر لە شوێنەکانی دیکەیە و بەپێی زانیاریەکان جیاوازیەکان دەگاتە نزیکەی 20,000 دۆلار. لە مانگی ئایاری ساڵی 2022 بافڵ تاڵەبانی سەرۆکی ئێستا یەکێتی هەڵمەتێکی بۆ چاندنی 1 ملیۆن نەمام دەست پێ کرد کەچی تەنها 350 دار نەمام لە جۆری سنۆبەر چێندران. دواترەوانیش هەمویان وشک بوون و پرۆژەکە بەهۆی تێچووی زۆر وازی لێهێنرا و بافڵ تاڵەبانی لە ڕواندنی نەمام کۆڵیدا.